چی لە پشت بەهێزکردنی بنکەکانی هاوپەیمانی نێودەوڵەتیە لە ڕۆژاوای کوردستان. هاوپەیمانی نێودەوڵەتی دژی تیرۆر بە سەرۆکایەتی ئەمریکا بە کەرەستەی سەربازی و لۆجستی مۆڵگەکانی لە ڕۆژهەڵاتی سووریا ڕۆژاوای کوردستان بەهێزتر دەکات. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕۆژی شەممە 15 تشرینی دووەم ڕایگەیاند هاوپەیمانی نێودەوڵەتی هێزی زیاتر و نوێیان لە ڕێگەی وشکانی لە عێراقەوە هێناوەتە سووریا. لە نێویاندا 13 بار هەڵگر بە کەرەستەی سەربازی و لۆجستی جگە لە سندوقی داخرا و تانکی سوتەمەنی هەتا دوایی لە دەواازەی سنووری وەلیدەوە بۆ بنکەی قەسرەکی پارێزگای حەسەکە لە ڕۆژاوای کوردستان گواستراونەتەوە. لە ماوەی کەمتر لە 15 ڕۆژدا هێزەکانی هاوپەیمانان لە ڕێگەی دەواازەی سنووری نێوان عێراق و سووریاوە گەیشتونەتە ڕۆژاوای کوردستان و زیاتر لە 100 بار هەڵگر بە کەرەستەی سەربازی و لۆجستی و سندوقی داخرا و تانکی سوتەمەنی ڕەوانەی بنکەکانی هاوپەیمانان کراون. بەپێی راپۆرتی ڕوانگە زیاتر لە 10 فڕۆکەی بار هەڵگریش لە عێراقەوە کە پێداویستی سەربازی و سیستەمی دژە فڕۆکەیان هەڵگرتووە گەیشتونەتە ڕۆژاوای کوردستان. هاوپەیمانی نێودەوڵەتی و فراوانکردنی ئامادەیی خۆی لە ڕۆژاوای کوردستان. هاوپەیمانی نێودەوڵەتی بوونی سەربازی خۆی بە شێوەیەکی چالاک لە ڕۆژهەڵات و باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەپارێزێت کە بە شەڕی داعش لە ساڵی 2014 دەستی پێکرد و دواتر بەهێزتر و فراوانتر کرا. بە جۆرێک ئێستا بنکەی زۆری لە لادێکانی دێرە زور و حەسەکەدا هەیە. ڕەنگە دیارترینیان بنکەی ئەلعومەر بێت کە دەکەوێتە پارێزگای دێرە زور لە ناو کێڵگەیەکی نەوتیدایە کە یەکێکە لە گەورەترین کێڵگەکانی نەوتی لە ڕۆژاوای کوردستان و سووریا. پێدەچێت هێزی جۆرە و جۆری ئەمریکی و فەڕەنسی و بەریتانیا لەو بنکەیەدا هەبن کە شوێنی نیشتنەوەی هێلیکۆپتەری هەیە و 12 فڕۆکەی جەنگی شەڕکار لەو بنکەیەدا هەن. ئەم هەنگاوەی هاوپەیمانان ئامانج لێی بڕینی هێڵی دابینکردنی چەک و چۆڵە لە عێراقەوە بۆ سووریا و لەوێشەوە بۆ دەستی حیزبوڵڵا. هاوپەیمانی نێودەوڵەتی خاوەنی چەندین بنکە و ناوەندی سەربازیە لە لادێکانی حەسەکە. لەوانە بنکەی خەرابەلگیر لە دەوروبەری کێڵگە نەوتیەکانی ڕمێلان لە سێگۆشەی سنووری سووریا و عێراق و ئوردن لە دووری باشووری ڕۆژهەڵاتی سووریا. گرنگترین بنکەکانی هاوپەیمانی نێودەوڵەتیش بنکەی تەنەفە کە پشتێنەیەکی قوڵایی لە 55 کیلۆمەتردا بە دەوری خۆیدا دامەزراندووە کە تیایدا گروپە ئۆپۆزۆسیۆنەکانی سووریای سەر بە سوپای سووریای ئازاد تێیدا چالاکن و بوونی هێزی هاوپەیمانی لێی قەدەغەکراوە. ساڵانێک گرژی نێوان واشنتن و تاران لە ڕۆژاوای کوردستان ڕەنگدانەوەی هەبوو کە ئەو بنکانە لەگەڵ میلیشیا ئێرانیەکان دەکەوتنە ناوچەی لادێکانی دێرە زور لە باشووری ڕووباری فورات کەوتنە شەڕ و پێکدادان. ئەگەرچی هەردوولان نەکەوتنە ململانەیەکی ئاشکرا بەڵام پێشاتە یەک لە دوای یەکەکان ڕەنگە ببێتە هۆی گەرمبوونی زیاتری گرژیەکانی لادێکانی دێرە زور. بەتایبەت کە لایەنی ئیسرائیلی هەوڵ دەدات هەموو هێڵەکانی دابینکردن لە سووریاوە بۆ حیزبوڵڵا لە لوبنان ببڕێت. ئەو زیادکردنەی هاوپەیمانی نێودەوڵەتی لە هەینی ڕابردوو وای کردووە. هەندێک باوەڕیان بەوە هەبێت کە ڕەنگە ئامادەکاری بکات بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆنی شەڕ دژی میلیشیاکانی ئێران لە گەری فراوانبوونی مەودای گرژی نێوان واشنتۆن و تاران. لە پاشخانی ئەو ئاستە بەرفراوانەدا هەڵکشانی ئیسرائیل لە دژی ئامانجەکانی ئێران و حیزبوڵڵا لە سووریا کە لە ماوەیە مانگەدا داستی گرژیەکانیان زیادی کردووە بەڵام زیاقە دوور شارەزا لە کاروباری سەربازی ئێران لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەی عەرەبی جەدید ڕایگەیاندووە بڕینی هێڵەکانی دابینکردن لە عێراقەوە بۆ سووریا لە لیستی کارە سەرەکیەکانی هاوپەیماناندا دەبێت بۆ دڵنیابوون لەوەی کە هیچ چەک و چۆڵێک لە ئێرانەوە ناگاتە عێراق و لەوێشەوە بگاتە دەستی حیزبوڵڵا. دۆناڵد ترەمپ و گومانی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان. لای خۆیەوە ناوەندی هەواڵی ئەلشارق ڕایگەاند زیادبوونی ئامادەیی هاوپەیمانی نێودەوڵەتی لە ڕۆژاوای کوردستان ئامانج لێی پاراستنی بنکەکانیانە لە هەر بە ئامانجگرتنێک لەلایەن ئێران و بەشداری نەکردن لە شەڕی زەمینی کە دەکرێت و ئاسانە ئەو هێڵانی ئێران بۆ گواستنەوەی چەک و پێداویستیەکان بۆ سووریا و لوبنان بەکاری دەهێنێت لە ڕێگەی هێرشی ئاسمانیەوە لەلایەن هاوپەیمانانەوە بکرێن ئامانج. ئەم هێڵانەش لە بووکەمالەوە لە ڕۆژهەڵاتەوە دەست پێ دەکات بەسەر بیابانەکانی سووریا تا جەگاتە سنووری لوبنان. بۆیە بۆ هاوپەیمانان سنووری جوگرافیاکە ئاشکرا و ڕوونە و دەکرێت بە ئاسانی ببنە ئامانجی هێرشی فڕۆکەکانی هاوپەیمانان. پێناچێت ئەمریکا و ئێران لە ڕێگەی شەڕی بە وەکالەتی پرۆکسیەکانەوە بچنە ناو پێکدادانێکی سەربازی بەرفراوانەوە لە کاتێکدا ئیدارەی جۆ بایدن دوا ڕۆژەکانی خۆی لە کۆشکی سپی بەڕێ دەکات.
بەڵام پێشبێنی دەکرێت دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا دوای دەست بەکاربوونی لە 20 کانونی دووەم گۆڕانکاریەکی گەورەی استراتیژی سەربازی لە سووریا بێنێتە ئاراوە کە ڕەنگە قۆناغ بە قۆناغ هێزەکانی بکشێنێتەوە بە شێوەیە کە سەلامەتی دانیشتوانی ناوچەکە لە ئەگەری هێرشی تۆڵەسەندنەوەی ڕژێم و میلیشیەکانی سەر بە ئێران بپارێزێت. ڕۆبێرت کێنەدی جۆنیۆر کە دۆناڵد ترامپ وەک وەزیری تەندروستی لە ئیدارەکەیدا هەڵی بژاردووە چەند ڕۆژێک لەمەوبەر ئەوەی پشتڕاست کردەوە کە دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا دەیەوێت هێزەکانی ئەمریکا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا بکشێنێتەوە کە بەمەش هێرشی تورکیا بۆ سەرهێزەکانی هەسەدە و ئیدارەی خۆسەری ڕۆژاوە ئەگەرێکی کراوە و بەهێز دەبێت.